ماوەی ساڵێک ئیشی لێپشتراوی خۆەتیم کردووە، دوای ساڵەکە پۆستی جێگریم بردووە ئەو ماوەی 10 ساڵ بوو جێگر بووم و لە 2021یش پۆستی بەڕێوەبەریم بردووە دوای خانشینکردنی بەڕێوەبەری پێشووتر. ئێستاش بەرداوام لە پۆستەکەیە بەڕێوەبەری خانوبەری میری گەرمیانم تاکە پۆستەکە بە ئافرەت درابێ لەم وەزارەتە بەڵێم لەم بەڕێوەبەراتیە پێشووتر هەمووی پیاو بوو بەڵام ئێستا خۆشبەختانە ئافرەتە. پێشووتر کاری ڕێکخراویم کرۆ لەگەڵ ژنانە یەکێتی ژنان ئەندام بوو. ئێستاش لە زۆر شتیانە بەشدارە بم بەڵام بەهۆی ئەم پۆستەمەوە ئەمە زیاتر مەشغوڵی کردوم کەمتر بەشداری ئەو بۆ نەوشتانەی تایبەت بە ژنانەکەم بەڵام لە زۆر شتە هەر هاوکارە بم بەشداری بۆ نەوشتەکانشیانە. ڕێگری هەبووە بەڵام خۆشبەختانە خێزانێکی باشمە بووە پشتگیرم بوونە لە خوێندنەکە و هاتنە ئەم جێگایشم ئەم پۆستە هاوکارم زۆر هەبووە لە سنوورەکەیە ئەو کەسانێک کە ڕوو لە دایرەکەی ئێماکەن یاخود بەڕێوەبەرایەتیەکە بۆ پێدانی زەویە بۆ پرۆژە پیشەسازەکانە ئێمە پێش هەموو شتێک ئیش بە یاسا و ڕێنمایەکانەکەین لە چوارچەوەی یاسا ئیشەکەین و لە هەموو شتێک گرنگتر هاوکاریکردن و ڕێز و ئەوەیە پێش هەموو شتێکە ڕێزگرتنەکە لەو کەسانێک کە ڕوو لە بەڕێوەبەرایەتیەکەمانێک. کێشە زۆرە، کێشەی عەشایریمان هەیە. ئێمە زەویەکانی دەرەوەی سنووری شارەوانی و بە تایبەتی زەوێ بەردەڵانەکان زەوێ بەردەڵانەکان ئەگەڕێتەوە بۆ وەزارەی مالیە وەزارەی دارایی ئابووری ئەمە کێشەی عەشایری دروست کردووە بەڵام خۆشبەختانە تاوەکو ئێستا تووشی هیچ کێشەیەکی ئەوە نەبوو بێ بگاتە مەحکەمە و داواکاری گشتی لە فترەی دەست بەکاربوون و پێشووتریش هیچ ئەشکالێکی قانونیمان بۆ دروستن. حەلکردنی ئەو کێشانە پێشووتر بانگی خاوەن پرۆژەکانەکەین یاخود خاوەن زەویەکانەکەین کە معاملاتیان کردو لەسەریان هەوڵەدەین لە چوارچێوە یاسا لە دایرەکی خۆمانە چارەسەریکەین چکەوانێک کە عەقدیان لەگەڵ ئێمە هەبێ هاوکاریانین زانیمان کێشەکە هەر بەردەوامە داواکاری گشتیمان هەیە بەشی یاساییمان هەیە لەیرە وەحدەی ئیداری ناوچەکە ئاگادارەکەینەوە بەڵام خۆشبەختانە تا ئێستا تووشی و کێشانە نەبووینە بچێتە دەرەوەی دایرە هەر لەنا چوارچێوەی دایرە حەلمان کردو. ژنان کەمتر بەشداری ئەم پرۆژەی پیشەسازیانە کرد بە تەقریبی 4-5 دانەیەکمان ئەگەر هەبێت هەمووی پیاوانن لەم بوارە بەڵام ئەوەی کە ژن بیکە بە هەموو توانایەکمانەوە هاوکاریانەکەین. پرۆژەکە پیشەسازیانەیە پێویستی بەوەیە پرۆژەیەک بێ لەگەڵ دەرەوە تۆ ئەبێ معاملێک و هەبێ لەگەڵ دەرەوە پەیوەندی و هەبێ بەڵام ئەوەی کە ڕووی لە ئێمە کردووە ژنە بازرگانی تایە ژنانی تایە لە بواری گەشتیاری و پرۆژەی گەشتیاری و شتانە تەقدیمیان کردو هاوکارە بین ئینشەڵڵا. خۆی کۆمەلگای کوردی ڕێزێکی لە ژنان گردووە لە کۆن و لە ئێستاشدا بەڵام ئێستا هەلەکە زیاتر لەبارە نەهاتنە پێشەوەی ژنانە بەوەی مەسئولیاتی ماڵەوە ئەو شتانە بەڵام خۆشبەختانە سەرجێی دڵخۆشیە لە گەرمیان تقریبا 5-6 پۆستێکی بەڕێوەبەری ژنانەیە لە ئاستی مدیرعامی بەڕێوەبەری زۆر شوێنان لە زۆر بواری تریشە ئافرەتی بەتوانەمان هەیە لەم سنوورەیە بەڵام زیاترە بێ هەلەکەیان بۆ بڕەخسێ و خۆیان توانای ئەویان هەبێ بێنە دەرەوە ناکرێتەوە دەستی بگری ئەگەر تۆ تاواناو نەبێت و هەر لە ماڵەوە بی نابێت بێ خۆ هەڵ بێ. ژنان زیاتر پابندن بە یاسا و ڕێنمایەکانەوە لە لەو چوارچێوە ئێشەکەن بۆ خۆی تەبیعەتی ئافرەت ناسکە زۆر زیاتر حەزی بەشتی ناقانونی نییە. ڕێگرەکان بۆ بەردەم ئافرەتان زیاترە بەڵام ئەبێ خۆتوان بەتواناتر بیت بەهێزتر بیت ڕوبەڕووی ئەو کێشە و ڕێگریانە کە تووشت ئەبێ ببیتەوە لەبەرەوە تۆ ئەگەر گوێ بە قسەی خەڵکی یاخۆت کۆمەڵگا بدەیت
هیچ پێشکەوتنێک وتیانە هیچ بەرەو پێشچوونێک وتیانە بۆ خۆت لەو جێگایامری نابێ ئەبێ ڕوبەرووی زۆر کێشە ببییتەوە من بۆ خۆم سەرەدای دەست پێکردنم تووشی زۆر کێشە بوومەتەوە لە ڕووی کۆمەلگاوە یاخۆت لە ڕووی ئیداریەوە ئەلحەمد و شکر هەمووی بەباشی تێپەڕیوە کەوتۆتە سەر زیرەکی ئافرەتەکە خۆی لێ هاتووی ئافرەتەکە نابێ یانەی ئافرەت کە ئیشێکی کرد لە چوارچێوە سنوورا بوو سنووری نەبەزان دڵنیا بۆ لە خۆی کە سەرەکەی لە بوارە ئەبێ بەردەوام بێ ئیشەکانی ئێمە لە ڕێی لیژناتۆیە بەڵام پێویستی کرد کێشەیەکی دروست بێ کێشە لەگەڵ لیژنایە دروست بێ یا حاڵەتی خۆم تەداخلاتی تیاکەم بە مەدانی سەردانی پرۆژەکانەکەین پرۆژەی باشمان هەیە لەم سنوورە داهاتیشمان لە چەند ساڵانی ترە زۆر زیادی کردووە کەمترین ئیهمالێت هەیە لە پرۆژەکانە کە بەوەی پارە نەدان و باج نەدان و هەیە هەموو ئجراتە یاسایەکانمان گردوتە بەر و لە دەرچوونیش ئێمە لیژناتمانەیە کۆمەڵە ئافرەتی باشیتایە لەم بەڕێوەبەرەتی من ئافرەتی باشیتایە بەقەدر بڵێم زیاد لە پیاوان ئیشی دێرەوەی شەکەن